بەشە لە شۆفێرانی ئۆتۆمبیلی باڕالگر کە کاریان گواستنەوەی موادە خۆراکیەکانی بەشە خۆراکی بەیاغی هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانیە ئێستا گربوونەوەیکی ناڕەزایەتیان ئەنجامدا بەوتی خۆیان ئەو بارانی کە هێناویانە چ لە بەغداد چ لە زاخۆوە لێرە لیان وەرناگیری ئەمان لە بەردەم کۆگای وەرگرتنی موادەکان لە سلێمانی گربوونەوەیکی ناڕەزایەتیان ئەنجامدا لە زاری خۆیانەوە وەکارەکەی وەرەگرم سڵاو دەبێ وەکاری گربوونەوەکەتان چیە؟ والله کاکە ئەمە ئەوە تقریبا 6 ڕۆژە لێرە وەستاوین ئەو بارەمانە ناوە هەیە لە بەسڕا هاتووە هەیە لە سلێمان هەیە لە زاخۆ هاتووە بینامانە بۆ سلێمانی لە هەولێر هیچ مشکلەمان نییە باری بەتاڵ دەکات لە دهۆک بەتاڵ دەکات بەس سلێمانی مشکلە هەیە باری بەتاڵ ناکات دەرێ کرێکارەکانمانیان گرتووە معاشیان نادەنێ پارەکان بۆ سەرف ناکەن ساقەکانی ئەوەی دەیبن بۆ وەکیلەکان دەرێم پارەمان نادەنێ و سامان بۆ پارەمان بۆ سەرفمان ناکەن ئەمە ناتوانێت ئەو 2 ڕۆژە یەک سیارەمان بەتاڵ نەکراوە ئەوە تقریبا هەیە 7 ڕۆژە لێرێ 8 ڕۆژە لێرێ ئەمن خۆمەوە لە 11 مانگە لێرەمە لە 11 مانگە لێرەمە بەخوای بێزار بووین نە خواردنمان ماوە هیچ شتێکمان نەماوە بێزار بووین زۆر بێزار بووین ئەو مادە خۆراکانەی کە لەناو ئۆتۆمبیلەکانی وایە چییە این چییە؟ بەخوای تێدا برنجی تەیە برنجە مەحجوون ئاوتەماتەیە نیسکە فاسۆلیە نۆکە زێتە شەکرە ئەو شتانەیە سانی کۆگاکاڵەن چی وە کارەکە ئەوان مۆزەفانە خۆیان هیچ مشکلیان نییە لە داوامی ڕسمی خۆیانن بەڵام مشکلێ دەرێ ئەمە هیچ مشکلەمان نییە بەڵام دەرێ کرێکار مانیان گرتووە لەگەڵ شفێرەکانی ئەوەی دەیبن بۆ گڕدەن بەسەر وەکالەکان تەوزیعەکەن دەرێ ئەومان نییە دەرێ پارەمان نادەنێ و پارەمان زۆر کەت دەکنیان و نامان دەنێ پارەمان بۆ سەرف ناکەن گرفتە لە پارێزگاکانی تری هەرێم عێراق ئەمانە هاوشێوەی هەیە لە عێراق بەگشتی نیتی بەس سلێمانی حتا هەرێمی کوردستانیش نیتی نە هەولێر نە دهۆک نیتی هیچ مشکلەی نییە بە فەوری بارەکەت بەتاڵەکاتن خۆتەڵێ هەتانە هەفتە زیاترە لێرێ ئەو مادە خۆراکانە ئەو مادە خۆراکانە لەم بەرهەتاو لە ناو ئەو زیانی نییە بۆ چۆن زیان نابیتن بەرێوەڵا زیانێ بیتن تەوانەوە چەند ڕۆژە ئەو ڕۆژ ئێستا کەمێ دنیا فێنێک بووە بەخوای ئەگەر ڕۆژەکانی تر با خراپە بۆ بارە ئەرێ بەخوای تۆ قسەت چییە فەرموو گرفتان چییە؟ صارنا 7 أيام موجودين هنا ما جاي يفرغونا السبب شنو ما نعرف يقول فلوس ماكو مال عمال ما اعرف شنو مثل ما تفضل ابو احمد كاكا شيرزاد شنو ذنبنا احنا ما نعرف گمۆ ئەوەی کامان باسێکەن وەک پێشتریش باسمان کرد ئەمان بەشە خۆراکی ماگانەی هاوڵاتیانی شاری سلێمانی هێنن چی لە بەسڕا چی لە زاخۆ وەخۆی باسێکە ئەمان بارەکانیان هێناوەتە بەردەم کۆگای سەرەکی بەڵام لێرە کارمەندەکان ئەو کارمەندانی یاخودە کرێکارانی کە کاریان داگرتنی موادە خۆراکیەکانە لە نێو ئەم ئۆتۆمبیلانەی ترەوە ئەگوازرێتەوە بەسەر وەکیلەکانی ناو شاری سلێمانیە دابەشەکەن ئەڵێ بەوەی مچەکانی وەرنەگرۆ مانیاگردو بۆیە هیوای تایە 7 تا 10 ڕۆژە ئۆتۆمبیلەکان لێرن وەک باسی کرد ئاوتۆماتی تایە برنجە شەکرە ڕۆنە بەشە لەو مادە خۆراکانە بە هەتاو یاخود بە پلەی گەرمی بەرز مەترسی تێکچوونیشی لەسەر ئەگەر وێنەگرەکە دیمەنەکان بگوازێتەوە زیاتر لە 100 ئۆتۆمبیلی باڕەڵگیر کە وەکو میوانەکانیش باسییان کرد سەرجەمیان موادی خۆراکی بەشە خۆراکی هاوڵاتیانن هێناوە 7 تا 10 ڕۆژە بێ لە بەردەم کۆگای سەرەکی سلێمانی وەرناگیرێت ئەم بەشە خۆراکیان بەرپرسانی پێوەستدار بەم بابەتە باشە ڕزگارم بەشە خۆراکانان لەلایەن حکوومەتی عراقیەوە دابین دەکڵێت بەڵام حکوومەتی هەرێم تا ئێستا هیچ وەڵامێکی ئەم شۆفێری باڵگرانی نەداوەتەوە بەرپرسانی سنووری پارێزگای سلێمانی چکە بەڕاستی وەکو خۆ دوتودیانی ئەو خۆراکانە تێک دەچن ینی وەراکی هاوڵاتیانن ئەمە لە بەغداد و لە ناوچەکانی دیکەوە هاتن تا ئێستا هیچ وەڵامێک نەدراونەتەوە گمۆ وەک میوانەکەشم باسی کرد ئەمان هاتوونە لە بەردەم کۆگاکە هەفتەیەکە ماونەتەوە ئەڵێ کارمەندانی کۆگاکە سەرقاڵی دەوامی خوان و نیان بدەنیانەوە بەرپرسانی پێوەستداری پارێزگای سلێمانی بە هەماشەوە بیاگان لە بابەتەکە یاخود ئاگادار و نیان بدەنیانەوە ئەمان ئێستا خەمیەوەیانە بارەکە داگرون بچنەوە بۆ شارەکەی خۆیان زۆر بیان بە ڕێگەز عەرەبن لە پارێزگاکانی ناوڕاست و خواروی عێراق و بارەکانێنەوە بەشێکیشیان کوردن وەگوتم 100 ئۆتۆمبیل لێ بێواتە 100 شۆفێرە بێ بە درێژایی ئەم ڕێگا سەرەکیە موادەکانە داناوە وەک وێنەگرەکە دیمەنەکەی پیشانی تۆ بینەراندا زۆربەی موادە خۆراکیەکان لە نێو باڕەڵگرەکان سەری دانەپۆشراوە وەگە و میوانم باسی کرد دۆشاوی تەماتی تایە ڕۆنی تایە ئەمانە مەترسی تێکچوونیشی لەسەرە ئێستاکە و کرێکارانەی کە مانیان گردو جارە هۆکاری دانەگرتنەکەی بۆی ماگرتنی کرێکارەکانی کۆگاکەوەیە کە موچەکەیان وەرنەگرو ئێمە لە گەشتەکانی داهاتوودا بەرپرسانی پێوێستدار بەم بابەتە ئەدوێنین لە هۆکاری گرفتەکە زیاتر بۆ